ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارینی باران بەهۆی تێکچوون و کۆنبوونی بەشێک لە ئاوەڕۆکان لافاو لە ژمارەیەک لە گەڕەکانی شاری هەولێر دروست دەبێت تا ئێستاش یەکەی ئیداری ئەو شارە نەیتوانیوە ئەو کێشەیە چارەسەر بکات. ئەو کاکە ماڵەکانە لە تەیراوەیە کەچنە ناو ئاوێت. بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی شاری هەولێریش دەڵێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوەڕۆکان لە شاری هەولێر پێویستمان بە بودجەیەکی زەبەلاح هەیە. حکوومەتیش بەهۆی قەیرانی دارایی ناتوانێت ئەو پارەیەمان بۆ خەرج بکات. بۆ چارەسەری یەکجارەکی ئەم دیاردێژ پێویستی بە دروستکردنی چەند ئاوەڕۆیەکی نوێ هەیە لولەکی یاخود بە قەبارەی گەورە بۆی بتواندرێ ئەمە بە شێوکی یەکجارەکی ئەم دیاردێ بنە بڕ بکرێت. ئەمەش پێویستی بە بودجەیەکی بەرز یاخود زۆر هەیە کە بە چەند ملیارد دینارێک دەخەمڵێندرێ کە لەلایەن بەڕێبەراتی ئاوەڕۆکانی هەولێر کار لەسەر دەکرێت و ئەمە ئەرچی ئەوانە بەڕاستی لە ڕووی دروستکردنی ئاوەڕۆکان ئەم قەیرانانە بخۆ کارێک بووە کە نەتواندراوە ئەم پرۆژانە جێبەجێ بکرێ. هیوادارم لە ساڵی داهاتوو ئەم جۆرە پرۆژانێک کە دروستکردنی چەند تۆڕێکی نوێی ئاوەڕۆ بۆ ئەوی بتوانێت بە شێوەیەکی یەکجارەجی لەو شوێنانێک کە خاڵی لاوازن کە چەند گەڕەکێک لە شاری هەولێر یاخود چەند شوێنێک دەستنیشان کراوە کە ساڵانە لافاوەکان لێ دووبارە دەبێتەوە پێویستی بە ئاوەڕۆی نوێیە و هەروەها ئێمەش بە بەردەوامی هەڵدەستین بە ئەنجامدانی هەڵمەتی پاکردنەوەی منهۆڵەکان و ینی بڵاوکردنی هۆشیاری بۆ بەشێک لەو کەسانی دوکاندارانەوە ئەو کەسانی نزیک منهۆڵەکانن بۆی منهۆڵەکان نەگیرێن چونکە ئەگەر بێت و ئاوەڕۆکەش دروست بکرێت بەڵام منهۆڵەکان بگیرن کاری خۆی نەکات دووبارە دەبێتە هۆی دروستبوونی لافاوە. جگە لە گەڕەکەکان لە بەشێکی زۆری شەقامەکانی پایتەختی کوردستان لە کاتی باران لافاو دروست دەبێت. تەنانەت جووتسایدی 120 مەتری کە تازەترین پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە و هێشتان بەشێکی پرۆژەکە تەواو نەبووە. لە کاتی باران لە چەندین شوێنی شەقامەکە لافاو دروست دەبێت. ئاستەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست دەکات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش ڕای دەگەێنێت بەهۆی نەبوونی لێژنەی چاودێری و واستە و خزمایەتی و حیزبایەتی. پرۆژەکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێن و نادرێنە کەسانی شیاو. بۆیە بەشی زۆری پرۆژەکان هەر لە سەرەتاوە شکست دەهێنن. شوێنێک کە تازە گەڕەکێک کە تازە نوێ کراوەتەوە لافاو تێیدا هەڵەسێت و مەزرایەکانی تەحملی ئەمە ناکەن دیارە هەر لە ئەسڵە دیزاین و پرۆژە ئاوڕۆیەکان بە شێوازێک دانەڕشراون سەردەمیانە بێتن. ئەمەش دەگەڕێتەوە بە چەند هۆکارێک یەک لە حکوومەتی یاریمی کوردستان چاودێر و ڕقابەیەکی تەندروست بە شێوەیەکی تەندروست بوونی نییە. لە کاتی تەندەرینکردنەکانە تەندەرین بە شێوەیەکی تەندروست ئەنجام نادرێ. کۆمەڵێک کەسن زۆر جاران دەستیان بەسەر تەندەرینگاندا گراوە. ینی تەنانەت ئەندێک گواستە و خزمایەتی و نزیکایەتی و تەنانەت حیزبایەتی ئەمانە دەستی بەسەر هەموو لایەکان داگرتووە بە شێوەیەکی تەندروست نە تەندەرینگەکان بە شێوەیەکی تەندروست بەڕێ دەکرێن و نە ڕقابەکردنیش لە ئاسی پێویستداهەیە. بۆیە هەموو زار دەبینین پرۆژەکان کۆمەڵێک ئیشکالیاتمان لە داهاتووە کە دروست کراون ئەنجا بۆمان دروست دەکرێن. بۆ نمونە تو تەماشای دەکەی لە پرۆژەیەکی نوێ مەسەلەن بە شێوەیەکی سەردەمیانە دروست کراوە سەیری دەکەی لە زایریە بەڵام لە ناوەڕۆکە تەماشا دەکەی لە کاتی بارانبارینەکە یاخود لە کاتی چەند ئۆتۆمبیلەکە بەسەریدا دەڕۆ ئەنجا گرفتەکانی بۆ دروست بێت لەوەیە بۆت بەدرەکەوی کە بە کوالیتیەکی ستاندەر بە شێوازێکی ستاندەر دروست نەکراون. سەرڕای بانگەشە بەردەوامەکانی حکوومەتی هەرێم سەبارەت بە بەرەو پێشچوونی ئاستی خزمەتگوزاری لە پارێزگای هەولێر بەڵام هاتنی هەر شەپۆڵێکی بارانبارین ئاستی بێ خزمەتگوزاری لە گەڕەکەکانی ئەم پارێزگایە دەردەخات. هاوشێوەی ساڵانی ڕابردووش ئەم ساڵی شەپۆلی بارانبارین زیانی بە چەندین گەڕەکی هەولێر گەیاند. هیچ ئاسۆیەکی ڕوونیش نییە کە ئاخۆکەی حکوومەت ئەو کێشەیە چارەسەر دەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.